بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێدا لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەجێکەوتایە بە خزمەتەوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان، لە ئاڵلقەی ئەم جارەیە بابەتێکی زۆر گرنگ باسەکەین. قسە لەسەر دنیای مناڵ، لەسەر خواستی مناڵ و لەسەر چوزانم ئەگەر شتێکە بێ ناوی ئامانجی مناڵانە بێ، قسە لەسەر مناڵەکەین بە شێوەیەکی گشتی، بەڵام مناڵ لە ناو ئەدەبیاتە، واتە باسی ئەدەبی مناڵان یاخود لە دەرەوەی گەورە ساڵان باسی ئەدەبێکەکەین کە تایبەتمەندە بە ئەدەبی مناڵان و لەگەڵیشە مێرد منداڵان. تەمان کۆمەلگای ئێمە وا پیشانەدا کە زۆر گرنگی بە مناڵڵاوە. لە ڕابردووی نووسینی ئێمە شار هەم لە بواری شێعر و بە تایبەتی شاعر و لە باری چیرۆکیشە ئەمەمان بینیوە ڕنگدانەوەی گرنگی پێدانەکەمان بینیوە، بەڵام ئەبێ بپرسین چ جۆرە ڕنگدانەوەیەکە و چ جۆرە گرنگی پێدانەکە بەڕاستی. قسەکە لەسەرەوەیە ئێمە لە ڕابردووە شتێکمان هەیە بە ناوی ئەدەبی مناڵان، بەڵام ئایا فعلەن ئەدەبی مناڵانە یا ئەدەبی گەورە ساڵەکانە بە ناوی مەسەڵەن بۆ مناڵان نووسراوە. و زۆرێک لە نووسەرەکانی ئێمە ڕەنگە لەو نووسرانە بوو بن کە لە ئەدەبیاتی گەورە ساڵانە ڕاستە ئەدەبێکی باشیان پێشکەش کردووە و سەرکەوتوو بوون، نووسەری گەورە بوون، بەڵام مەرج نییە لە ئەدەبی مناڵانە ئەو سەرکەوتنیان بەدەستێنا بێ. زۆر جار ئەوەی کە ئێمە بینیومانە لە بەتایبەتی ئەو گەورە ساڵانەی کە ئەدەبی مناڵانیان نووسیوە، ویستوانە مناڵان وەکو خۆیان لێ بکەن، نەک مناڵان وەکو خۆیان لێ بکەن. ینی بە چ مانایەک؟ ینی بۆ مانایی کە ویستوانە مناڵ بگوازنەوە بۆ ئاستی خۆیان، یاخود بە مانایەک لە ماناکان مناڵ وەکو خۆیان لێ بکەن، نەک برەوە بەوە بدەن کە مناڵ هەست بە گەورەی و هەست بە بوونی خۆی بکە. پرسیارگەلی زۆرم هەیە لەسەر ئەوەی کە ئێمە لە ڕابردووە ئەدەبێکمان هەیە بە ناوی ئەدەبی مناڵان و ئێستا ئێمە لە چه ئاستێکانیات ئەوەی کە ئێستا دەکرێ، چونکە ئێستاش بیرمان نەچێ هەر لە نووسینەوە لە شێعر و چیرۆک و ڕۆمانەوە تاکو بەرنامەی تەلەڤیزۆنی مناڵان گرنگیدان هەیە بە مناڵ، بەڵام دیسان پرسیارە ئایا ئەمە چ جۆرە گرنگی پێدانێکە. ئەم بابەتە شرۆڤاکەم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئەمین محەممەد. تەمان مامۆستا ئەمین محەممەد جگەلەوەی کە کەسێکی شارەزایە، توێژەرە لە بواری مناڵانە، وەرجێڕە، چیرۆکنووسە، شاعیرە، تەنانەت ڕۆمانووسە لە بواری مناڵان. تەسەورەکەم کە قسەکردنم لەگەڵ ئەو و پرسیارکردنم لەسەر ئەدەبی مناڵان ڕەنگە بەڕاستی هەر ئەوە نەبێت کە گرفتەکە پیشان بین، بەڵکو ڕەنگە بتوانین باس لە چارەسەریش بکەین. زۆر بەخێر بێ مامۆستا ئەمین. زۆر سپاس بۆ بەڕێستان. سپاس دەکەین مامۆستا ئەمین. من نەبێ فریاکەوم کە پرسیاری زۆر لە تۆ بکەم، بۆیەش واڵم ببوورە بۆی کە جەناب ڕعایەتم کەی لەوەی کە لە بەرنامەکەیە ینی بتوانی بە گوشراوی مەبەستەکانم بیتێ. مەمنونە هەروە ئەکەین و بەدڵی تۆ بێ ئینشاءڵڵا. سپاس دەکەم مامۆستا. ڕابردوو باسەکەم ئەوەی کە لە ڕابردووە ڕوویاوە بە ناوی ئەدەبی مناڵانەوە زۆر بەڕاشکاوی هێڵم، ئەدەبی مناڵان بووە یا ئەدەبی گەورە ساڵان بۆ بە ناوی مناڵانەوە؟ من ئەوە بە توێژینەوە سەلمانومە و چاپیش کراوە بڵاویش بووتەوە نووسەری زۆر گەورە، حتا ئاستی پیرۆز، مرۆڤی خزمەتکاری کۆمەڵگە، مرۆڤی ئەدیبی گەورە ئیشیان بۆ مناڵ کردووە. ئەمەش لە دڵسۆزی خۆیان بووە، وەکو بەڕێز ئەحمەدی خانی کە شاعیرێکە ئیتر بە معنای کەلیمە شاعیرە، شێخ معرفی نۆدێ و چەندین کەسی ترمان هەیە، مەلا خدری ڕەواری، یعنی حتا کەسێکی وەکو شاعیری زۆر گەورە هاتوونەتە پێشەوە ویستویانە ئیش بۆ مناڵکەن بەپی ئەو کاتەوە ئەو سەردەما. ئەی بۆ باسی لەتیف هەڵمەت و عەزیزی مەلا ئەوە لە دواییە، ئەوە لە لەم دیداری دوایی ئەوە توانی پرسیاری وەکەی. ئێمە باسی بنچینەکەی ئەەکەین. باش
بنچینەکەی کە ئەم بەڕێزانە هاتن دەستیان کرد بە نووسین ئەو کاتە لە حجرا پرۆگرام نەبوو وەکو ئێستا هەر تەنها پرۆگرامەکە پرۆگرامێکی ئاینی بوو بۆ فەقیەکان خەم و کێشەی ئەو کاتیان ئەوە بوو کە لە گوندێکە ئەڕۆژ ئەبوو بە فەقێ گرفتەکە ئەو زمانی عەرەبی نەئەزانی خۆ مەلای ئاینیش ئیلا ئەبێ زمانی عەرەبی بزانێ ئیتر ئەمە مەرجە سەرەکیەکەیە ئەو بەڕێزانە هاتن دوو فەرهەنگ دوو قاموسیان دانا چ ئەحمەدی خانی چ شێخ مەعەرفی نۆدێ فەرهەنگە قاموسە لە بینی بڵین زمانی کوردی بۆ عەرەبی عەرەبی بۆ کوردی مەبەست ئەحمەدی و ئەوە بەڵام لە پێناسەکردنی ئەدەبە فەرهەنگ ئەدەب نییە عیلمە دە لە چەندین نامەی ماستەر و دکتۆرا هەمانە ئەڵێ ئەدەبی مناڵ لە ئەوەی ئەحمەدی خانی و لە ئەوەی شێخ مەعەرفی نۆدیەوە دەست پێکە باشە شتێکە خۆی هەر ئەدەب نەبێت چۆن لەوە دەست پێکە خۆی زانستە یعنی فەرهەنگ ئەتوانین بڵێن ئەم دوانە بنچینەی فەرهەنگی زمانی کوردی بەڵام بنچینەی ئەدەبی مناڵان نین باشە مامۆستا دەچمە سەر ئەوەی کە حەزەکەم ڕاشکاو بین لە بەرنامەکە ڕاستەکەی ئینشاءڵڵا سەرەتا گرفتەکان باسەکەین و دوایی جا چینە سەر چارەسەرەکەی ئینشاءڵڵا مامۆستا ئەوەی وتم ڕاستی شاعیر و چیرۆکنووسی باشمان هەبووە لە ڕابردووە وەکو جەنابەتون خەڵکێکی گەورە بوون و ئەدەبێکی گەوران بۆ ئێمە بەجێهێشتووە ئەدەبێکی نەمر بەڵام ناشارینەوە کە جاری وا هەیە خەمی زاتی خۆیان شۆڕ کردوتەوە بۆ ناو دنیای مناڵان تەبای لەگەڵ ئەم قسەی من ئەوە دەقا و دەق لە 100% اینجا ئێسێمە وەڵامی ئەوەی کەوتی ئەو ڕۆژە کە باسی مامۆستا پاڵمەت باسی مامۆستا عین شەونم باسی تەبان ئێمە حورمەتێکی گەوران لێگرن ئەوانە پیاوی گەورن من ئەوە جا بکەمەوە ئێمە قسە لەسەر ئەدەبی ئەم بەڕێزانە ئەکەی نەک کەسایەتیان چکو کەسایەتی ئەو کەسانە گەورن بە معنای کەلیمە شاعرن بە معنای کەلیمە بەڵام ئێمەیین من ئەو ڕۆژەش وتم ئێستش ئەیڵێمەوە ئەبێ پلانی ئەوەی کە لە ئێستا لەمڕۆ لە ساڵی 2025ەوە ئەنووسین ئەبێ پلانەکە بگۆڕین بۆی بگەین بە ئامانجەکە بەو پلانی پێشوو ناگەین هەر چۆن جاران بە سواری وڵاخ ئەهاتن بۆ ئەم شارەی ئێمە بەڵام ئێستا بە سواری وڵاخ لە شارە زور و شارباژێڕۆ تازە ناگاتە سلێمانی ئەبێ پلانەکە بگۆڕێ ئەبێ بە ئۆتۆمبیل بێت ئەگینا بەوەی پێشوو ناگات فریای ئێرە ناکرێت تا ئەوێت ئەم لێرە لێ بووەتەوە ئێستا تۆ بڵێ چی ئێستا ئەمەوێ بڵێم ئەبێت ئەو کەسێک کە بۆ مناڵ ئەنووسێ لە ئێستاە بزانێ بۆ چێ ئەنووسێ خوێنەرەکەی کێیە بەردەنگەکەی کێیە بینەرەکەی کێیە بیسەرەکەی کێیە مناڵە ئەبێت قۆناغبەندی لە بەرچاو بگرێ ئەبێ واز لەوە بێنێ مامۆستا پاڵمەت واز لەوە بێنێ لە ناو ئەدەبی مناڵە کە ئەم کەسێکی شۆڕجێڕە کە ئەم کەسێکی خەمی وڵات و نیشتیمانی هەیە ئەمە بۆ ناو ئەدەبی گەورە ساڵانەکەی لەسەر سەرم بەڵام بۆ ناو ئەدەبی مناڵان ئەو ڕستەیە بە گونجاو نازانم بڵێ لە پێناوی نیشتیمانە لە پێناوی خاکە خوێنی خۆمەڕێژم کاکە ئەیڵێمەوە جارێکی تر دیکتاتۆرترین کەسی سەر ئەم زەویە لە خوار 18 ساڵ ناوبا بۆ شەڕ ئیتر بۆ مناڵێکی 7 ساڵ چێ خوێنی خۆی بڕێژێ لە پێناوی خاکە چکو جارێ ئەرکی سەرشانی ئەو نییە ئەبێ واز لە مناڵ بێنی قۆناغی مناڵێتی خۆی تێپەڕێنێ ئەبێت ئێمە کە بۆ مناڵ ئەنووسین خەمەکانی خۆمان تێکەڵی خەمی مناڵ نەکەین باشە مامۆستا شتێکی تر بۆی درێژە بە گفتوگۆکەمان بەو شێوە بدەین تۆ بۆ هەر داوا ئەوەکەی کە لە پێناوی نیشتیمانە مناڵک پێویستە خوێنی خۆی بەڕێژێ کاکە گەر ئێستا جاران خەم بۆ پاسکیلێک بخورایە پاسکیلێ مەسەن مناڵە پاسکیلێکی نەبووایە ئێستا ئەنی پاسکیلیش تێپەڕیوە ئەخر گرفتەکەی منش چییە؟ گرفتەکەی من ئەوەیە ئەڵێم خەمەکانی خۆمان گرفتە دەرونی و کۆمەڵایەتیەکانی خۆمان حتا سیاسیەکانی خۆمان نابێت یەکەڵی ئەدەبی مناڵکەین ئەوە هی خۆمانە هەر چۆن کۆمەڵێک ئیش و کار هەیە ئەو کاسبیکردن سیاستکردن شتی کۆمەڵایەتی ئیشی ئێمە هی مناڵ نیە چۆنێکرێت تۆ تێکەڵی ئیشی مناڵی بکەیت لەبەر ئەوە نووسین بۆ مناڵ زۆر گرنگە زۆر هەستیارە و ئەو مناڵە ئێستا تۆ دروستی ئەەکەی بۆ ساڵانی داهاتوو جا باشە تۆ ئەگەر بێی بە هەمان ڕۆحێتی ساڵی 60ەکان و 70ەکان و 50ەکان دروستی بکەی ئەی گۆڕانکاریەکە کوا گۆڕانکاریەکە نابێ من ئەڵێم ئەو کەسانەی کە بۆ مناڵ ئەنووسن ئەبێ یەکەم تایبەتمەند بن دووهەم ئەو وشە و دەستەواژە و ڕستانەی کە لە ناو نووسینەکانە بەکاری ئێنن مناڵ لی تێبگا مناڵ لی تێبگا باشە مامۆستا دەکرێت نمونەمان هەبێک لەوەی کە لە ڕابردووە ینی بە ئەو بڵێن ئامانجەکە بریتی نییە بووە لەوەی کە
ویستی مناڵەکەیە ئەمە شاعیر و نووسەرەکان خوا نەخواستە ئەو شاعیر و نووسەرانە کە من بە نمونە هەندێکیان باسەکەم خوا نەخواستە بە قەمدەن ئەمەیان نەکردووە ئەوان پێیان وایە ئەبێ ئاوا بۆ مناڵ بنووسێ بەڵام خۆت لە پێشەکی دەستپێکردنەکە قسەت کرد کاکە مناڵە ئەبێ وازی لێبێنی قۆناغی مناڵێتی خۆی تێپەڕێنێ ئەگەر قۆناغی مناڵێتی خۆی تێنەپەڕێنێ و نەیبینێ کێشەی دەرونی بۆ دروستە بێت لە پاشە ڕۆژە یعنی قەت یاری تۆپێنی نەکرد بێت یان قەت مەسەلەن بڵین چاوشارکەی نەکرد بێت یان قەت مەسەلە شتێکی نەکرد بێت ئاخر بە گەورەی تازە چێژی لێ نابینێ فێری نابێ ئێمە کە بۆ مناڵ ئەنووسین ئەبێت قۆناغبەندی لە بەرچاو بگرین بزانین ئەو شعرە ئەو چیرۆکە ئەو ڕۆمانە ئەو ئۆپەرێتە کە ئەینووسین بۆ قۆناغی چەنە بۆ قۆناغی باخچەیە بۆ قۆناغی بازنی یەک و دووسێ بۆ مێرمناڵە بۆ قۆناغی حەوت و هەشت و ئەوانەیە ئەبێ بزانین بۆ چێ ئەنووسین چکو بۆ هەر چۆن پرۆگرامی قوتابخانەکە دانراوە لە هەموو پۆلێکە پرۆگرامێکەیە ئێ بۆ ئەمە دانراوە کاکە بە زانستە ئەمە وا ئەبێت نووسەرەکانیش بەو شێوازە بنووسن ئەگینا خۆ مێژووی کورد پڕە لە شانازی پڕە لە بەرز و نزمی خۆتوانین بین بۆ قۆناغی باخچە باسی مێژووی کوردکەین بەڵام ئایا سوودی لێ ئەبینێ من گرفتەکەم ئەوەیە ئەبێ بزانی مناڵەکە لە چ قۆناغێکە و چۆنی بۆ ئەنووسی و ئەبێ مرۆڤ دۆستی لە بەرچاو بگری لە ناو ئەدەبی مناڵە یعنی نابێ قسە بە ئاژەڵیش بڵێ ئێمە ئاژەڵەکانی بن ئەو ڕۆژە لە دیدارەکەوازان بەڕێز و لێو بیت هەر لەوەشەوە ئەمەدە دروست بوو نابێ ئاژەڵیش مەسەلەن بڵین بنمونە وا پیشان بێ کە ئەم ئاژەڵە دڕندەیە وای پیشان بێ ئەم ئاژەڵە بێنرخە ئەمە بێوەفایە ئەمە بە ناکاکە وانە لەناو ئەدەبی جیهانیە کە ئاژەڵەکان ئەهێنن کارەکتەرە دەور ئەبینێ بەڵام لای ئێمە کە ڕێوی ئێنێ هەر ڕێوی ئەو بناری گۆیژوێ هێناوێتی و وازانێ هاتووم ریشک بخوا کاکە وانە ئەمە کارەکتەرە ئەمە هەر لە ئەدەبی کۆنا هەبووە یعنی سەدەها ساڵ پێش ئێستا لە بەیدەبا فەیلسوف لە کەریلەو دیمنە هاتووە بەکاری هێناوە چقەڵی بەکاری هێناوە ئاژەڵەکانی بەکاری هێناوە بەڵام هەر وەکو ئەحمەدی خانیڵێ ئەوە ئەکا بە بەهانە بۆ ئەوەی شەرحی دووری خۆی پێ بکە بەڵام لایە ماڵێ پشیلە سپڵێ باش نامەسە ببوورە ئەزانیی ڕوبەڕوشتێکی تری شەبینەوە کە ئەمە من وازانم دانی دەکرێت خەوشێکی گەورە بە ئەوش ئەوەیە کە هەر وەکو چۆن لە ئەدەبی گەورە ساڵان ئایبینین لە ئەدەبیاتی مناڵانیش ئایبینین ئەوەی ڕابردوو کە یەکسەر باوە بڵین کۆمەلگا جاری وەها دابەشەکە بەسەر دوو بەشە بەشێکیان دۆستە بەشێکیان دوژمنە یعنی هەر لە سەرەتاوە مناڵ ڕائێنێ لەوەی کە تۆ دوژمنێکت حازر هەیە و دوژمنێک چاوەڕێتەکە و تۆ بێ لە بەرامبەرم دوژمنایە وردە مەسەلەن گەورەبی پەروەردە ببی یا بە دیوێکی دیکە هەمیشە دنیا بە لێڵی و بە تاریکی و بە ئەمانە پیشانەیە مناڵ مستحقی ئەوەیە یاخود با بڵێن بەمانە زۆر ڕاشکاوەکەی دەبێت مناڵ هەر لە سەرەتاوە کە چاوی کردەوە کە یەک تۆسفامی کردەوە پێی بڵێن کاکە تۆ دوژمنە زۆرە ئەوە دوژمنی تۆیە دوژمنی بۆ دروستکەین جا دوژمنەکە حەقیقی بێ وەهمی بێ یا مەسەلەن بە جۆرە لە جۆرەکان دنیا ئاوا تاریخ پیشان بێ لە ئەدەبی مناڵانە ڕێک نیوەی زیادە ڕۆیم نەکردووە ڕێک نیوەی ئەم بابەتێکە بەڕێستەڵی یعنی لە شعرەکە لە دوژمن ئێستا من لە ناو ئەدەبی مناڵە یعنی چەند وشەیەکەیە حتا برادەرەکانیشم کە شعرەکە یان کە چیرۆکەکەم پیشانێن ڕێک دەستکاری بۆکەم وشەی دوژمن نابێت لە ئەدەبی مناڵە هەبێ دوژمن نابێ هەبێ وشەی دوژمن وژەی کوشتن خوێن یعنی حتا لەم یەک دوو ڕۆژە بە هەر بۆ خۆشی ئەی جێڕمەوە یعنی کەسێک باسی ئاڵای کردۆ کاڵێ سوورەکەی ڕەنگی خوێنی شەهیدانە ئێکاکە کردومە نا ڕەنگەکەی هێما و نیشانەی سووربوونی نەتەوەکەمە لەسەر مافەکانی ینی با ئەوە بێ بۆ خوێن کاکە ینی بۆچی لە خەرق ئیلا بێ خوێنی شەهید بێ ینی کۆمەڵێ وشە ئێمە بۆیە ئەڵێن ئەدەبی مناڵان ئەبێ وشەکانی سەر بە فەرهەنگی مناڵ بن خوێن کوشتن ئەمانە سەر بە فەرهەنگی مناڵ نین ئەو ئەبێ بەکاریشی نێنی و من جارێکی تر ژێڵێمەوە ئەو کەسەی کە من بە دوژمنی ئەزانم جا ئەگەر نەتەوەیەکی تر بێت یان بەشێ لە کۆمەڵگەکەی خۆم بێ یان دراوسەکەم بێ یان بەشێ لە خزمەکانی خۆم بێ کە من بە دوژمنی ئەزانم ڕەنگە من هەڵەبم کە بە دوژمنی ئەزانم ڕەنگە خۆی دوژمن نەبێ من بە دوژمنی ئەزانم یان دوژمنی منە بەڵام هی بەڕێزت نییە دوژمنی هەموو مناڵێک نییە بۆچی ئێمە من زۆر جاریش وتومە ئەڵێ وڵاتەکەی من لە هەموو وڵاتانی تر جوانترە ئەخرە وەڵی ئەوە زانیاریەکی هەڵەیە ئەخنا ئەوە زانیاریەکی هەڵەیە یعنی وڵاتەکەی من نازانم بۆچی لە سویسرا جوانترە بۆچی لە فینلەندا جوانترە بۆ جوانترە
یا ئەوش خوا دروستی نەکردو خوا دروستی نەکردووە کاکە ئەبێ بڵێم بۆ من لە هەموو دنیا جوانترە من چیرۆکێکی پێکەنیناوی سەیرم هەیە مناڵێکە ئەمە ببوورەکە ئەواڵێم بەس بۆ ئەوەی کە مەفهومەکە ویلەکەی بەڕێز وازەحتر بگات زۆر بە کورتی ئەیڵێم مناڵێکە لە ئاخر تەبەقەی ئاسمانە لەگەڵ میزەڵانەکەی ڕۆشتووە لێەوە کە ئەوێ بەرەو زەوی بێتەوە زەوی ئەبینێت ینی ئەڵێ هەسارەکان هەمیان جوانن بەڵام لە هەمیان جوانتر هەساری زەویە کە نزیکی هەساری زەوی ئەبێتەوە ئەڵێ هەساری زەوی بڵێن قاڕەکان کیشوەرەکان هەمیان جوانن بەڵام لە هەمیان جوانتر کیشوەرەکەی منە کە نزیکی کیشوەرەکەی خۆی بێتەوە لە ئەم کیشوەرە وڵاتی زۆرتە هەر هەمی جوانە بەڵام لە هەمیان جوانتر بۆ من وڵاتەکەی منە کە یێتە سەر وڵاتەکەڵی ئەم وڵاتە هەر هەمی جوانە بەڵام لە هەمی جوانتر شارەکەی منە کە یێتە سەر شارەکەی خۆی ئەم شارە هەر هەمی ڕەنگین و جوانە بەڵام لە هەمی جوانتر و خۆشتر گەڕەکەکەی منە کە یێتە سەر گەڕەکەکە ئەڵێ کۆڵانەکەم کە یێتە کۆڵانەکە ئەڵێ ماڵەکەم کە ئەچێتە ژوورەوە ئەڵێ ژوورەکەم کە ئاچێتە ژوورەوە جانتاکەم لە گەردوونەوە ئەهێنمەوە سەر جانتاکەی کاکە هەموو گەردوون جوانە بەڵام هەر کەسە بۆ خۆی فلیپینیەک فلیپینی بەلاوە خۆشەویسترە سعودیەک سعودیەی بەلاوە خۆشەویسترە نەرویجیەک نەرویجی بەلاوە خۆشەویسترە ئەمە شتێکە خواوای کردووە یعنی تۆ لەکوێ لەدایک ئەبی لەکوێ چاوەڵێنی ئەو شوێ کاکە ئەفریقا ئێمە کاڵین ئاوا ناخۆشە و بیابانە و دازانم ئاویتیانە ئێ بۆ ئەفریقی زۆر خۆشە و گونجاوە لەگەڵی و نیشتیمانەکەیت و خۆشی شێوێ ئەگینا هەمیان کۆچیان لەکردو بەجارێش لەبەر ئەوە ئێمە ئەبێ بزانین هەستی بەرامبەرەکەمان بریندار نەکەین یعنی ئەو ئەڵێ اینجا زانیاری هەڵەیەکێکتر لەو شتانەیە یعنی کە ئێمە لەناو ئەدەبی مناڵانە زانیاری هەڵەمان زۆر زۆرە هەر وەکو پێم وتی دانی لە شتە زۆر خۆشەکانەوە کاڵێ هیچ وڵاتی بەقەو کوردستان جوان نییە ئێ وەڵڵی وە زانیاریەکی هەڵەیە ئێ وەڵڵی وڵاتی لە کوردستان جوانتر ینی بۆچی نییە یان ئەڵێ هیچ شاخی لە شاخەکانی کوردستان جوانتر نییە کاکە هەیە یان ئەڵێ نێرگسی کوردستان کاکە وەڵا نێرگس لە فەڕەنساشەیە لە ئیتالیا یان لە زمانەکە لە هیچ زمانی لە زمانی کوردی شیرینتر نییە بۆ کاکە وەڵا حەچی زمان هەیە بۆ نەتەوەکە حتا یعنی نازم چ وڵاتێکی پێ بڵێم کاکە عەرەبی ئەڵێ فارسی ئەڵێ حەچی زمانێک ئەڵێ حتا زمان هەیە چەند سەد کەسێ قسەی پێکا بەلای ئەو چەند سەد کەسەوە لە زمانی ئینگلیزی پڕچێشتر و گرنگترە بۆی واسی لێناری قسەی پێکا کەواتە ئێمە ئەبێ بیرمان نەچێ بڵێن هیچ وڵاتێ بەقەدەر کوردستان خۆش نییە بۆ کورد ئەگینا بۆ عەرەب خۆش نییە مامۆستا جگە لەمانە جگە لەوەی کە لە نووسینی ئێمە زۆرینی هەرە زۆری گەورە ساڵ نووسیوێتی و تەنانەت ئێستاش کە کۆبینەوە جائیڤێنتە کۆنفرانسە چوزانم مناسبەی گەورە گەورەیە کە لەسەر مناڵ و ئەدەبی مناڵە گیرێ هەر گەورەکان قساکەن ینی کەمتر وایە مناڵێک بێت تعبیر لە دنیاکەی خۆی بکە لە تەنانەت بڵێن لە ئارەزوەکانی خۆی بکە هەر گەورەکانن دێن بە زمانی مناڵەکانەوە قساکەن خۆی ئەمە یەکێک لە گرفتەکانە ئەمە گوێنەگرتنی ئێمەیە لە مناڵ گوێنەگر حتا لە بەخێوکردن و پەروەردەکردنیشە یعنی باوکو دایکەکە خۆی ئەچێت چۆنی بێ ئاوا بەخێوێکە ئاوا پەروەردەیەەکە یعنی نایڵێ مناڵەکە خۆی پەروەردە ببێ خۆی بیر بکاتەوە خۆی چی لا خۆشە خۆی چی لا جوانە یعنی هەر ئەمەشە ئاخر مامۆستا ئێمە دنیایەک کێشەمانەیە لە هەموو شوێنێکەوە وەکو دایک و باوک خرینە ژێر پرسیارەوە ئاگاتان لە مناڵەکان بێ ئەفەوتێن کۆمەڵگاکە وایە کۆڵانەکە وایە شارەکە وایە ئەی فڕێنن وای لەکەن یعنی ئێمە بەم ترس و لەرزەوە ڕاستەکەی جابا من دیسان شعرەکەی مامۆستا عەینشەونم مامۆستای گەورە و ئازیزم بێنمەوە کە ڕەخنەم لێ گرتووە لە کتێبەکەی ئەو خۆی وەڵامی یاومەتەوە بە ناوی ڕەخنە وەڵامی ڕەخنە من پێم وتم باشە مامۆستا عەینشەونم ئەڵێ دایە ناچم بۆ کۆڵان پیس و نازام ناخۆشە دارە کێشن بەسەرما جل ئەدڕێنن لەبەربە ئێوتم باشە ئەم یەک مناڵت بۆ چیە لە ژووی بۆ دایرێت کە کۆبەڵگەکە حەبی ئاوا خراپی ئەم مناڵت بۆ تۆویە جاران کە شتێ بگوایی ئەو شتم بۆ تۆویە نای خۆمیان بەکاری نایەنم ئێکاکە ئەبێ هەوڵ بین کۆمەلگاکە هەمووی بەرەو پێشۆبەری نەک یەک مناڵ یعنی تۆ ناکێ بەس لەناو شارەکەیە بەس لەناو کۆڵانەکە بەس مناڵەکەی تۆ باش بێ ئێوە ئەگەر هەبێ خراپ بێت ئەگەر هەر بەڕێکەوتیش بێ بە شتێکەکەوێ یعنی ئەبێ ئێمە هەوڵ بین کۆمەلگاکە بگۆڕین بیرکردنەوەی کۆمەلگاکە بگۆڕین ئاستی ڕۆشنبیری و تێگەشتی کۆمەلگاکە بگۆڕین ئەویش بە خاوی ئەکرێ بە سەریعی ناکرێ ئێستا من جارێکیان پرسیارێک وام ڕۆبەڕوو بووە ئەڵێ باشە بەڕێزی دەمێکەوە ئەڵێت و هێشتا هەر بەردەوامە ئێکاکە دەمێکەوە ئەڵێم چی ینی با من 40 ساڵیش بێت 30 ساڵیش بێ من بڵێم شعر ئەبێ وانە بێ وا بێ بەڵام قەچەکە بە 100 ساڵە گۆڕێت بە 150 ساڵە گۆڕێ ئێستا شتێک دروست بووە بۆ چوونێک دروست بووە کە خەریکە شعر و چیرۆکی مناڵان هی کورد خەریکە ئاراستەی وەرەگرێ خەریکە ئاراستەی وەرەگرێ بەڵام من ناتوانم بێم شاعیرێک ئیجبار بکەم بڵێم تۆ نابێ وشەی شەید لە شعرا بەکاربێنی نابێ وشەی خوێن بەکاربێنی بەڵام من هەزار جاری متواڵێم ئەمە شعر نییە ئەمە خراپە
وە بەڕاشکاویش ڕەنگە خۆجۆ لە دەنگم بوو بێ بەڕاشکاوی ناویش ئەڵێم لاپەڕی کتێبەکەش ئەڵێم لە فلان جێگا بەڕێزی وا ئەڵێیت لەبەر ئەوە خراپە لەبەر ئەوە قۆناغەکە هی ئەوە نییە ئەکرێ هەموو ڕۆژێک و لە هەموو کاتێک و لە هەموو سەردەمێکە ئەم شێرە بەدەستەوە بێ ئەی گفتوگۆ بۆ چییە ئەی لێک تێگەشتن بۆ چییە ئەی زانست بۆ چییە کەسێک لەو پەڕی یابانەوە لەو پەڕی ئەوروپاوە خۆی بیر و باوەڕێکی زوار وەرەگرێ بەبێ ئەوە شوشێری پێگەشت بێ بەبێ ئەوەی تۆ لێرە هجووم بۆ کرد بێ تێگەیشتن گرنگە ڕیای کۆمەلگا چۆن ئەگۆڕی بیرکردنەوەی کۆمەلگا چۆن ئەگۆڕی مەوەسا دڵنیام لەوەی کە نەک سەعاتێک ئێستا چەند سەعات باز لە نووسین بکەین باز لە ئەدەبیات بکەین باز لە شعر بکەین باز لە چیرۆ بکەین بچینە ناو ڕۆمانەوە دڵنیام کات بەشمان ناکە بەس حەزەکەم جارجار لا بکەمەوە بەلایەکی دیکەشە ئێمە ئێستا و باسی نووسینەکەین ئەی باسە باسی کارتۆن و ئۆپەریەت و بابەتی مناڵان نەکەین لە تەلەڤیزۆنەکانیشە یعنی من شتێکت پێڵم طبعاً تەلەڤیزۆنێکەیە تەلەڤیزۆنیش خۆشەویستە تەلەڤیزۆنەکە سەنجی هەیە باشە پێم خۆش نەناوی تەلەڤیزۆنەکە بەرم بەس هەمیشە کارتۆنێکی دانا هەمومان بە دیارەوە دانیشتین لەسەر نستی گەورەکانیش کاریگەریە بۆ ویش کاڵێ وا هاتین ئێمە ڕاوسی ئیتر بۆ چۆ دەرەسی بە تانجی و تەڵە و ڕاو هاتوون بۆ ڕاوی ئێوە ئیتر لە کۆتاییاڵێ هەرچەند دەڵێن ڕاو قەدەغەیە بەس گوێ نادێن بەو قسەیە یعنی قسەکەم لەسەر ئەوەیە مامۆستا ئەی ئەم ئۆپەریێت و ئەی ئەم کارتۆن و ئەم شێوازی مامەڵەکردن لەسەر مناڵ ئەوە دەرفەت هەندێک جار دەرفەت دروستە بێت دەرفەتەکە بێ سەرەوبەرەیە ئەوە ڕاگیران ئەو باوەکو خۆی ڕوونکردنەوەکە بام ئەوانە ڕاگیران ئەوە لە دوای ڕاپەڕین کۆمەڵێک کەسی ناشارەزا لە ئەدەبی مناڵ ڕەنگە لە چەندین شتا زۆر شارەزا بن بەس لە ئەدەبی مناڵە ناشارەزا بۆ ویستی خۆیان ویستێکیان هەبوو وەکو مەسەلەیەکی بازرگانی وەکو مەسەلەیەکی بینەر کۆکردنەوە بەڵێ ئەهاتن دیسان وەکو شعر و چیرۆکەکە ئەوەی کە خۆیان ئەیانویست ئەویان تێکەڵ کرد ئەی مشک و فشیلەکەشان هەروە لێ دەکرد سوتاماڵی فشیلە بۆ خۆی ئەگەر ئەم دەقە بیت وەکو خۆی گوێی لێ بگری ئایا وایە ئایا کەڵەشێرەکان ئەوە وایە ئەگەر تۆ بی بە دەقە ئەجنەبێکە گوێی لێ بگری نەخێر ماڵی فشیلە یعنی حتا ئەوە یعنی پورە قەپات و نازانم چی ئەم شتانە ئایا خۆی لە نەسەکە وایە نە بەڵام ئەمانە ڕاگیران ئێمە گۆزراوەتەوە بۆ ناو گۆرانیش ناو گۆرانی مناڵ شتی تایە با باڵێ چی گوڵەوە گوڵە ئەمەسا لازم بەچی کوشتمی ئەو چاومەستا ئێکاکە و مناڵێک لێ خۆی مناڵەکە 6 ساڵە 7 ساڵەیە چی کوشتێتی چێ کوشتێتی ئەو لەو شتانە تێناگا ئەبێت ئێمە ڕێگری بکەین لەوەی کە هەر چۆن کاسپیەک ئیشێکی ناوبازار کە ئیشی مناڵ نییە نابێ بێڵین بیکە مافی مرۆڤ ڕێگا پێناکە مەسەلەن مناڵێک کۆڵبەری بکە خەماڵی بکە ڕێگای پێنایە چکۆ مناڵە 7 ساڵە 8 ساڵە ئیشەکە ئیشی ئەو نییە چۆن ڕێگری لەوەکرێ ئەبێ ڕێگریش لەوە کرێ نێری ئەو گۆرانی بڵێ بەڵێ ئەوە زەرەری زۆری لە کۆمەلگایە بەڵێ ئەوە هۆکارێکی زۆر گەورەیە بۆ شێواندنی کۆمەلگا ئەچکۆ ئێمە یەکێکی تر لە مەرجەکانمان لەناو ئەدەبی مناڵە ئەڵێ نابێ گاڵتە بە هیچ شتێ بکەی تاشیر بە هیچ شتێ بکەی مەسەلەن بڵین بنمونە بڵێ ورچەکە دەمی زلە چکولانێ مناڵێ بە ڕفێقی خۆی ڕێتۆڵێ تۆ ورچە دەمزلەکەی یان بڵێ مەسەن تۆ گوێچکە و پانە لانێ بڵێ تۆ ورچە گوێپانەکەی بۆ مناڵ ئەیڵێتەوە شتەکەی پێ ئەڵێتەوە بەڵام تۆ هاتوویت وا هاتین ئێمەی ڕاوچی بنازان ئیتر بۆ شوێ دەرەچی یان حتا لە هەندێ هەتا ساندرێلا کە تەرجەمە کراوە نازانم شتی سەیری تایە نازانم چێخان و وانە خۆی لە ئەسڵان نەسەکە وانە بەڵام ئەمان هاتوون شێوانویانە ئەمان هاتوون تێشان ناوە ئەویش دووشتە یان لە شارەزاییە یان مەبەستە هەردووکیشان خراپن یعنی خوا بۆ ڕۆژەنەکە شۆفێرێکە لە کەسێکە ئەیکوشێ ئەگەر نەشی زانی بێ هەر خراپە زانی بێکیشی ئەوە هەر لەو خراپتر ئەم ئیشەش کە تۆ یەیت بڵین ئەو ئیشانە کە ئەەکەی لە ساندراڵە مەنیجەخانی نازانم چ ئێکاکە خۆی وانە خۆی لە ئەسڵان نەسەکە وانە ئەم هاتووە بەویستی خۆی کۆمەڵشتی تاعاتە لە کوڕی کلااوسوریشە ئەویش نەسەکەوانە یعنی ئەمانە هەمووی هاتوون دقا ئەسڵەکەیان شێوانووە بە پێویستی خۆیان بەڵام خۆشبەختانە ئێستا ئەوانە ڕاگیراون یان بەلایانی کەمەوە ئێستا بەو شێوازە ئیش ناکرێت کەواتە مامەسا گلەیەکە بۆچی هەر لە ئەگەرەوە ڕاست بێت بۆ هەر لە سەردەمی کلاسیک بێ بۆ تا ئێستاش نەمانتوانیوە ئەدەبی مناڵان ڕاستکەینەوە یاخود ڕاستە ڕێ بکەین من بە
ڕاشکاوی پێت بڵێم ئەدەبی مناڵان لە کۆنا زیاتر خراپ بوو کەمتری باش بوو گەشتینە قۆناغێک یەکسان بوون ئێستا خۆشبەختانە باشەکە لە خراپەکە زیاترە بە هۆکاری چی؟ یەکەم بە هۆکاری ئەوەی کە قسە زۆر لەسەر ئەدەبی مناڵەکرێت یعنی چ لە کوردستانی باشوور چ لە کوردستانی حتا باکوور لە شاری وان ئێستا ماسەر لەسەر ئەدەبی مناڵیەت یعنی کوردی ئەمە زۆر باشە لە شاری سنا زانکۆی کوردستان لەوێ ئیش لەسەر ئەدەبی مناڵەکرێ و گۆڤاری دەرەچێ و لەسەر ئاستی کوردستانیش لێرە کوردستانی خۆمان ئێستا چەندین گۆڤار دەرئەچێ ئێستا چەندین کۆڕ و کۆبوونەوە لەسەر ئەدەبی مناڵەکرێ ئێستا گرنگێکی باش بە ئەدەبی مناڵە درێ دیدار ئەکرێ وەرکشۆپ ئەکرێ کۆڕ و کۆبوونەوە ئەکرێ ئێستا وای لێ هاتووە لە دووڕێیانەکەین خاڵی یەکلاکەرەوە کە خەریکە ئیتر بە شێوە گشتیەکەی بەرەو باشەکە ئەڕۆین ئەویش بە چه هۆکارێ بە هۆکاری ئەوەی ئەو کەسانی ئەو بەڕێزانی کە خراپ بۆ مناڵ ئەنووسن فیدباکی خۆیان وەرگرتوێتەوە پیان وتراوە کاکە وەڵامێکی باشترە ئەنی وەکو ئەوە وایە کە تۆ ئیشێک هەر زەرەری تاکەی بۆیکی ئیتر هات بەلایانی کەمەوە بوەستە تۆم کاسپێ زەرەری تاکەی بوەستە باشترە ئێستا لەسەر ئاستی وشەی نەشیا و بەکاربێنن گۆڤارمان هەیە چەند گۆڤارێکی مناڵان دەرەچن هەچیەکی نەشیاوی تای بۆیان بڵاو ناکەینەوە ئێمە ڕاستەوخۆ کەسەکە لێمانە پرسێتەوە هەڵێ کاکە من نووسەرێکم 5 کتێبم هەیە 4 کتێبم هەیە 6 کتێبم هەیە خۆم لەبەر ئەوەی کە لە دووسێ گۆڤاری مناڵان ئیشەکەم تووشی ئەو گرفتە بوو متوێتی کاکە خۆ تۆ پێناسی شاعیر بوو نای بە من ئەڵێم کاکە خۆ من ناڵێم تۆ شاعیری دان شاعیرنی ئەڵێم ئەو دەقە ئەدەبیەی تۆ بۆ ئەمڕۆی مناڵ نابێ لای باشە مامۆستا با بێنە سەر مەوزوعی زمان طبعا بخۆ دەزانی زمان کەرەستیکی زۆر گرنگکە لەوەی چۆن مەبەستێکە گوازێتەوە بۆ بەرامبەرەکەی مەسەرم مەبەستێکە گوازیتەوە بۆ مناڵ هەست ناکەی ینی زۆر جار نووسینەکان ئەوەی کە ئێمە بەرچاومانەکەوێ بە تابەتی لە دەقە ئەدەبیەکانە زمانەکە زمانی مناڵ نییە ئەخر ئەویاڵێم نووسین بۆ مناڵ ئەبێ وشەکان سەر بە فەرهەنگی مناڵ بن باش جاروات زمانەکە زۆر باڵایە زمانەکە ئەبێ دیسان فەرەنجێک دانێتەوە بۆ مناڵەکە ئەمە بە پێی قۆناغبەندیەکە ئەگۆڕێ بەڵام نووسەرەکە کە بۆ مناڵ ئەنووسێت من دیسان ئەیڵێمەوە ئەبێت خۆی ببێتەوە بە مناڵەکە نەک مناڵەکە بێنێ بۆ ئاستی خۆی یعنی مەسەلەن ئێمە نووسەرەکانمان بە تایبەتی لە کۆناو تا ئێستش هەنێکیان مناڵەکە ئەهێنێ بۆ لای خۆی ئەچێت جلێکی کوردی ئەکاتە بەر پشتێنێکی بۆ ئەبەسێ مشکی و جامانێکی بۆ ئەبەسێتەوە لە بەرامبەر خۆی دائێنێ و قسەی بۆ ئەکا من ئەوەم ناوێ من ئەمەوێ شاعیرەکە خۆی چاکەت و بیجامەیەک لەبەر کات و بچێتەوە تراکسودێ لەبەر کا لەبەر دەم مناڵەکە دابنیشێ بڵێ من و تۆ تەمەنمان 7 ساڵە وەرە با گفتوگۆ بکەین نەک بچێ ئەو بێنێت بۆ ئاستی خۆی ئەبێ ئەم دابەزێ بۆ ئاستی ئەو حتا من هەندێک جار کە وێنە مناڵیە وێنەم لەگەڵا ئەگرێ خۆ مناڵەکەم بۆ بەرز ناکرێتەوە 170 سانتین و 75 سانتین من خۆم دا ئەبەزم بۆ مەترێک و 10 سانتین بۆ ئەوەی کە لەگەڵ مناڵەکە سەرمان هاوجود بێ لە نووسینیشە ئەبێ من دابەزم بۆ ئاستی ئەو چکو ئەگەر ئەو بێنم بۆ ئاستی خۆم وەکو بەڕێزی وتە ئەدەبەکە بۆ خۆمە بۆ مناڵ نییە من بۆچی ئەنووسم بۆ مناڵ ئەنووسم هەر ئەمە شەوای کردووە و کە ئێمە ئەڵێن نووسین بۆ مناڵ قورسە نووسین بۆ مناڵ گرانە نووسین بۆ مناڵ بەرپرسیارەتیە باش مامۆستا هەر سەبارەت بە زمان ینی شتێک هەیە لای مناڵ وشە هەیە لەگەڵ وێنە مثلا بۆن من ئەگەر وەکو خۆم بێ ینی بمەوێ مەبەستەکەی خۆم بگا ڕەنگە زۆر گرنگی بە وشە بم بەڵام لە بەرامبەرە وێنە ڕسم بۆ مناڵ مثلا تعبیر لە دنیاکەی ئەوەکە چەندێک گرنگە لە بینی وشە و لە بینی وێنەیە ینی ئەمە ئەعتیبارێکی گەورەی هەیە گرنگی بە کامیان بدەین بە وشە گەلێکی زۆرانی ئێستا کتێب هەیە لەم سەری بە ئەدەبی مناڵانە لەم سەری تا ئەو سەری وێنێکی تیانە باشە بەڵام بە خۆت زانی وێنە کاریگەریەکی گەورەی لەسەر ڕسم کاریگەریی گەورەی لەسەر نستی مناڵ هەیە لە بینی وشە و لە بینی وێنەیە گرنگی بە کامیان زۆرتر بین ستانداردێکی جیهانی هەیە ئەڵێ چیرۆکی مناڵ یان باڵین ئەدەبی مناڵ وێنە و وشە ئەبێ 50 بە 50 بێ ئاگەر 50 بە 50 نەبێت وەکو تاوایە لا سەنگە بێت بەڵام قۆناغبەندیەکە
تۆزە گۆڕانکاریەکە واتە مناڵەکە ئەگەر 6 ساڵ بەرەو خوار بوو ئەبێ لە 175 وێنە بێ لە 125 وشە کەواتە بە پرسیارێککە تێکەڵ بەوە بکەم لە ئەدەبی ئێمە جاران کەیانگوت مناڵ قۆناغبەندیتیان نەبوو مەسەرەن جەنابەت باست کرد قۆناغی یەکەم قۆناغی دوم هەتا ئەگەر بەپێ ئەوەش بێ مناڵ مێر منداڵ چوزانم من هەتا مناڵ باخچەی ساوایان هەیە قۆناغی سەرەتایی هەیە دوایی مەسەرەن بۆن منە هێشتا مەسەرەن هێشتا لە بواری مناڵان تێنەپەڕیوە خو لە قۆناغی مناڵ تێنەپەڕیوە مەسەرەن قۆناغی دیکە دێتە پێشەوە کە مێر منداڵە ئەی پۆلێنکردنی قۆناغەکان چەندێک گرنگە پۆلێنکردنی قۆناغەکان دەستنیشانکردنی قۆناغەکان لە ئەدەبی مناڵە ئەساسە یعنی چۆن تۆ بینای دروستکەی ئیتر بیناکە پایەکانێکی یعنی ئەگەر پایەکانی نەکەی هەرچی شتێکی یەک ڕەشەبای ڕوخێنێ لەبەر ئەوە من دیسان دەچمەوە سەر قسەکەی خۆم باش ئەگەر مناڵێک وەکووتمان تەمەنی 6 ساڵ کەمتر بوو ئەبێ لە 175 وێنە بێ لە 125 وشە بێ ڕێک پێچەوانەکەشی ڕاستە کە مناڵەکە ڕۆی بۆ مێر مناڵ ئەکرێت لە 175 وشە بێ لە 125 وێنە بێ کەواتە وێنە نابێ بەبێ وێنە هەر نابێ ئێستا لەسەر ئاستی جیهان شتێک باوێتی کێشتا نەقڵ نەبووە نەگوازراوەتەوە بۆ لای ئێمە بە شێوەیەکی ڕوون چیرۆکە وێنە واتە هەر هیچ وشەیتیان نیە هەر بە چیرۆک مەسەلەن ئەوە مناڵەکە هات جانتای پێنیە ئەوە لە شوێنێکی ترا جانتاکەی هەڵگرت لە شوێنێکی ترا جانتاکەی کردوتە شانی لە شوێنێکی ترا لە قوتابخانە دانیشتۆ لە شوێنێکی ترا کتێبەکانی دەرێنەوە یەکترمە ڕێک بە وێنە پێ دەڵێ ئەڵێ ئەوە لە ماڵەوە ڕۆژ ئەوە گەشتە ئەوێ ئەوە جانتاک چۆ ژوورەوە ئەوە جانتاکەی کردەوە یعنی لە هەموو شتەکانە تەنها بە وێنە ئەتوانێت چیرۆکەکەت پێ بڵێ بەڵام لە لای ئێمە گۆڤارەکان و کتێبەکانیش لەبەر باری ئابووری نەگەشتونەتە ئەو ئاسیسە یەک شتی خۆش بووی کە زۆر ڕوونتر بێ کتێبی چیرۆکمان هەیە 12 چیرۆکی تایە یعنی 12 چیرۆک لە یەک کتێبایە بەڵام ئەوە بەس بیبە لە سوید یان لە نەرویج یان لە دانیمارک چاپی بکە 12 کتێبە یعنی کفرێتەوە 12 چیرۆک لەوێ بە یەکۆ چاپکەی من چیرۆکیان بۆ نردوم لە گۆڤارە بۆم بڵاو کردوونەتەوە لاپەڕۆنیوێکی گرتووە بەڵام کتێبەکە لە زمانە ئەجنەبیەکە یەک کتێبی کاملە بۆ لاپەڕی یەک دێڕێتیایە ئیتر باقیەکەی وێنەیە لە مەسەرەن ئەگەر 25 دێڕ بێت کتێبێکی 25 لاپەڕەیە بەڵام من 25 دێڕەکەم بەبێ وێنە لە گۆڤارێکە بۆ بڵاو کردێتەوە واتە کتێبە 25 لاپەڕێکی ئەو لای من بۆ بە یەک لاپەڕەی گۆڤارێک بۆیە گرنگە بە وێنە مناڵ تێبگەێنی چونکە هەر خۆی ڕوونە هەستەکانی ژوایە باشە بینینێکێک لە هەستەکان نییە بیستنێکێک لە هەستەکان نییە وایە یعنی تۆ بەس بە بینین ئێستا من گۆڤارێک با ڕیکلام بۆ هیچ گۆڤاری نەکەین ناوی گۆڤار نەبێن گۆڤاری مناڵانم یاوەتە دەست مناڵ ئەو گۆڤارە خۆشبەختانە وێنەی زۆرتایە مناڵەکە نەچوەتە هیچ قوتابخانەیەک هیچ ینی بەرخوێندن نەچوە 4 ساڵ و تۆزێکە بەرەو 5 ساڵە چێ وتومە ئەمە چیرۆکە بۆ خوێن مەوتەتی نەخۆمەزانم وتومە چۆنکەتی ئەوە پشیلەکەیە ئەوە هاتە دەرەوە ئەوە شیریا بۆدالا ئەوە شیرەکەی خوارد ئاهاتێری خوارد دوای شیرەکەی ڕژان باشە چیرۆکەی بۆ جێڕامەوە بەبێ ئەوەی یەک پێتیشی خوێن بێتەوە بۆ بە وێنە دروست کراوە لە پێشا پشیلەکەیەت دوای قاپێ شیری لەبەر دەمایە دوای قاپەکە یەک تۆزیتیامەوە دوای شیرەکە ڕژاوە مناڵەکە ڕێک بۆی جێڕاوە ئەوە هات کەواتە بەس بە وێنە چی کرد چیرۆکەکەی بۆ من جێڕایەوە بۆیە بەڵێ وێنە لە چیرۆکە زۆر گرنگە بەڵام لای ئێمە گرنگی پێ نادرێ بەڵام ستانداردە جیهانیەکە چۆن مەسەرەن ئەڵێ شارێکە بێ مەسەرەن لە 150 سەوزایی بێ ترمە ستانداردێکی جیهانیە ئەدەبی مناڵانی لە چیرۆک ئەبێ لە 150 وێنە بێ لە 150 وشە بێ باشە مامۆستا بمبورە ئێستا بیرەکەمەوە کە ڕەحمەتی ئیبراهیم ئەمین باڵدار چی کردووە ئانی ئەگەر ئێستا بیرەکەمەوە ئەلفبێکەی ئەو ینی سەرەکەی لاپەڕەکەی فعلەن لە 150 وێنە بوو ئەمە تەسەورەکەم ئەمە ینی بە هەوانتە نەبووە ئەمە ئیلا بە دراسە ئەمە ڕوویاوە با ئەوە بڵم کە ئێمە ئەم وەکو بنەما هەمومان قەرزاری مەسەرم بۆن من ئەو ئەلف بێین بابزانین ڕۆڵی ئەو ئەلف بێیە سێشتی تایە هەتا ئێستا قسەی کەم لەسەر کرا جامە بەسم چییە هەم چیرۆکە هەم وێنەیە هەم تێکستە سێشتی تایە لە پرۆگرامەکەی مامۆستا ئەمین باڵدار جێی داخە بە باشی بەڕوونی بە پێویست قسەی لەسەر نەکراوە یەکێک لەو شتانە هەتا ئێستا بەڕوونی باز نەکراوە کە بڵێن ئەو کاتە کۆمەلگاکەی ئێمە کۆمەلگایەکی کشتتوکاڵی کشتتوکاڵی بووە بەلادەکان ئەمە یەکەم شت دووهەم هەموو
بابلين پرۆگرامەکە هەموو لاپەڕەکان خۆی بڵێن چیرۆکێکە ها بەس ئیقائیکە شعرە هەر بەجددی تۆ بڕۆ یەکێک داخوێنەوە بەتەچی باران بارین مەسەلەن باران بارین مەسەلەن گابەڵک مەسەلەن نازانم چ هەمووی دارا دوو داری دی دوو داری دوور ئێخۆ شعرە کەواتە هاتووە ئیقائێکی یاوە کایسە ئیقاعەکە باز دەکراوە جۆرە شعرە و دووهەم وتمان مەسەلەی کشت و کاریە هەندێک ڕخنە ئەگیرە من ڕخنەکەشم پێ واریدا بەڵام تەمان ڕخنەیەک هەیە لە مامۆستا ئەمین باڵدار کە یەکەم جار ئەو ژینگە شاریەکە گوازێتەوە بۆ ژینگە لادەیەک من ویستم ئەو بڵێم یعنی ئەکرا بەڕێزیان ژینگەی شار بەکار بێنن بۆ ئەوەی لادێکە ڕووی لە شار کردایە لەما بە پێچەوانەوە شارەکە ڕووی لە لادێ کردووە بەڵام خزمەتی زمانی کردووە ینی بەو بابەتە خزمەتی زمانی کردو چکو خەڵکی شار عادەتەن خۆی تۆ هەموو مناڵێ ببڕاتە بەرخوێندن ئێکاتە هەموو مناڵێ فێرەکە ئەمە چیە شیر چۆن دروست ئەکرێ شیرش چۆن دروست ئەکرێت چی چۆن دروست ئەکرێ سیفاتی ورد چییە مێوش چییە چۆن کەواتە ئەمە شتێکی باشی کردووە بەڵام لە قۆناغی ئێستا ئەکرێ گۆڕانکاری کرێ بەڵام نهێنیەکە لەوایە کە بەڵێ حتا لە کتێبەکەی مامۆستا ئەمین باڵدارە کە ڕەنی سپیش لاپەڕی سپیش بەکار هاتبێ بە مەبەستە ئەویش ئەبێ خوێندنەوەی بۆ بکرێ ئەویش خوێنرێتەوە و حتا بەکارهێنانی ڕەنگ لە دیزاینەکەشا کە وازان بەدیع بابەجان نازانم ڕەنگە ئەو کردێتی زۆر ناوەکە تاکیدی بەڵامازام ئەو کردێتی یعنی ڕەنگەکانیش زۆر گرنگی پیاوە لە ڕووی دەرونی مناڵەوە زۆر گرنگی پیا بڕوان پێ بکە لەو پرۆگرامە لەم سەر بۆ ئەو سەر بڕۆ کوشتن و خوێنیتیانەکە لە ساڵی 2025 لە شێعر و چیرۆکی مناڵانایە بۆ ستافەکەی ئێمە لە گۆڤارەکان کاڵێ و شعران و چیرۆکم بۆ بڵاوکەرەوە کوشتنی تایە سەربڕینی تایە کاکە چیرۆکی مناڵانە باسی قوربانیکردنی تایە ئاخر ناکرێتەوە بۆ مناڵ باسی ئەو ینی سەربڕینەکە بەسم لە سەربڕینەکە ناکرێت ینی دەرونی مناڵتێکە حتا لە هەر شوێنێکە ئاژەڵێک سەربڕاتۆ ئەبێ مناڵەکەتی لەو شوێنە بەریتە دەرەوە لەو شوێنە بەریتە چکول لەوانەیە شەو خەوی ناخۆش بینێ لە ڕووی دەرونی و کاریگەریتیەکە کوشتنی لە ئاسانە بێت ئەمانە زۆر گرنگە مرۆڤ چۆن دروست ئەکرێت ینی لە ناو کۆمەلگە چۆن دروستکردنی خوایەکە ناڵێم دروستکردنی ناو کۆمەلگە ئەبێ لە هەموو ڕوویەکەوە ئیشی لەسەر باش مامۆستا ینی دووشت بە تەسەوری من گرنگە بۆ مناڵ لە بەشێکی بایۆلۆژیە ینی لایەنە جەستەیەکەی بەشێکی پەیوەندی بە بەهاکانەوەیە ینی زۆر جار لە چیرۆک و لە شعرەکانە بینین لایەنە بایۆلۆجیەکە زۆر لە بەرچاو گیراوە ئەی لایەنە بەهاییەکە ینی بەها دروستکردنی خۆی گرنگەکان لە بەهاکان و کارامەیەکان لە ناو ئەدەبی مناڵە زۆر گرنگە ئەو دووشتە یەکەم بەهاکان دووهەم کارامەیەکان بڕوان پێ بکە کارامەیەکان گەنجمان هەیە جامیعە تەواوەکە شارەزایی لە هیچ شتێکانی بەڵام جاران خەیات بوو ئاسنگەر بوو مزگەر بوو باوکی چی بووە ئەو شتە بوو ئێستا هیچ نازانێت یعنی نازانێت پلاکی شکارە با بگۆڕێ گەنجێکە تۆ زانکۆ تەواو کردووە ینی مەعقولە کارامەیەکی ئەوەت نەبێ یعنی شتێک فێر ببی ئەڵێەوە ئیشی من نییە تایبەتمەندی وەرگرتووە ئەمە ئەوە بەهاکانیش ڕەنگە خەتای کۆمەلگەی تیاابێ هەندێک شت هەیە هی نەتەوەکەیە تۆ نابێ بێڕێزی پێ بکەیت ئەمە بەهایە یعنی هیچ وڵاتێک هیچ نەتەوەیەک لەسەر ئەم گۆی زەویە بێڕێزی بە ئاڵاقەی خۆی ناکە لای ئێمە پێکرێت لای هیچ مرۆڤ و نەتەوەیەک بێڕێزی بە نیشتیمان و بە شار و بە سۆمبڵ ناکرێت بەڵام لای ئێمە پێکرێت لای ئێمە پێکرێت بە مەبەستێک منیم قسە بە شارێکی کورد ئەڵێم بە شاری شارۆچکەیەک ئەڵێم یا نوکتەی لەسەر دروستەکەم کە ئەمە بێڕێزیکردن زۆر خراپە چونکە ئێمە هەندێک شتێ من زۆر جار وتوماڵێم هەندێک وشە هەیە ئەبێت لە بیر نەتەوەکەی بەرینەوە لە زمانەکە بیسڕینەوە نەمێنێ چکو وشەکە جوان نییە وشەکە خراپە وشەکە لە کاتێکا بەکار هاتووە ئێستا سەردەمی نەماوە چکو زمان سیفاتێکی سەیری هەیە هەمیشە لە نوێبوونەوە هەیە ینی وشە ئەڕوات بە کەڵک نامێنێ وشە هەیەتە شوێنەکەی سەباسی مزگەرم کە بەڵامێتر لەمە دو مزگەر و خۆمگەر کواهن کورتان درو ئیتر نییە نۆستالژیە بەڵام ئەی وشەی تر نایەتە پێشەوە نمونەیەکی تر کە باباسی ئەو مان و نەمانە بکەین جاران لەم شارەی ئێمە سەعاتی بووسە سەعاتی خەریکە نەمێنێ تەلەفۆن چاکەر هەبووی سە تەلەفۆن چاکەر هەنوویکە وەستای تەلەفۆن مەبەستم خەریکوان ماوە ئێستا وەستای تەلەفۆن مەسەلەن ئێستا وەستای مۆبایل هەیە بەڵام شتی تریەتە پێشەوە ئەو کاتە پێویستت بەوە مامۆستا پێنج خولەکەم ماوە ئەبێ بیکەم بە دوو بەشەوە بەشێکیانەوەیە دەمەوێت
پرسیار لە هێن بکەم لە ئەوەی کە پێ گوترێت ئەدەبی دەماودەم زارێکی جاران ئێمە حکایەتیان بۆ خوێندینەوە ینی زۆر بەمان نەوەی حکایەتین تا ئەم ساڵانەش دایک و نەنکی ئێمە هەر حکایەتیان بۆ ئەجێڕێنەوە حکایەتانش هەستەکەم لە نستی ئێمە ینی بە گەورەی ماون و بوون بە بەشێک لە پەروەردەی ئێمە ئەو حکایەت چ ڕۆڵێکیان بوو حکایەت دیسان وەکو ئەدەبەکە وایە ئەو حکایەتە کە جێڕاوەتەوە یان کە دروست کراوە حتمما مرۆڤێک دروستی کردو یا بڵێ ینی لە دەروێ ئەدەبەکەی بڕێت نەخێر بەشێکە لە ئەدەبەکە یعنی بنچینی ئەدەبی ئێمە لە ئەو ئەدەبە زارێکیەوە هاتووە بەڵام ئەویش وەکو ئەدەبی مناڵانەکە وەکو ئەدەبەکە نووسەرەکان چۆن لە ئێستا مەبەستی خوانی تێکەڵەکەن لەوێش هەر مەبەستی خوان تێکەڵ کردووە چونکو من حکایەتم لە بیرە ئەڵێ دێوەکە هەڵ جەرگ و دڵی دەرهێنا ئێ باشە ئەمە پەروەردەیە یعنی بەس مامۆستا یەک شتی تیا بوو ینی هەستەکەم کەڵچیان لە ئەفسانە زۆر نەمری بۆ مناڵ نازانم بەڵێ من یەکشت ئەڵێم ئێمە گەلێکی نەتەوەیەکین لەم ناوچە دێرینین خاوەنی سەرچاوەیەکی زۆر گەورەی فۆلکلۆر و ئەفسانەین ئەگەر نووسری بەتوانامان هەبێ ئینشاءالله بەشی هەتایە ئەفسانەمانەیە بیکەینە ڕۆمان و چیرۆک و شیعرەکانمانەوە بەڵام تەنها مەسفایەکی ئەوێ پاڵاوگەیەکی ئەوێ ئەو وشە و دەستەواژانەی کە خراپە لی دەربێنین وشە و دەستەواژەی شیاوتر و گونجاوتر بەلا هەمان حکایەت شتێکی کەس کە بۆ مناڵ زۆر گرنگە بروسکە ینی ئاماژەیەکت پێ کرد ئەویش مەسایلی سایکۆلۆژی و بابەتی دەرونیە بۆ مناڵ ئایا مەسەرەن بۆن منە چەندێک گرنگە نووسەرەکانی ئێمە شارەزا بن لە بواری دەرویان دەروونناسی مناڵیان خوێن بێ دەروونناسی مناڵ نووسری بواری ئەدەبی مناڵان ئەگەر دەروونناسی نەزانێت ینی نووسەر باشترە چکو ئەگەر تۆ دەروونزانی نەزانی ئەی چۆن مناڵ ئەبیتەوە تۆ مناڵێک دەرونی ئەو جیاوازە لەگەڵ دەرونی کەسێکی 56 ساڵ و لەگەڵ کەسێکی 80 ساڵ لەگەڵ کەسێکی 40 ساڵ و 25 ساڵ ینی دەرونیان یان بیرکردنەوەکانیان تۆ ئەبێ ئەوە بزانی وە لایەنی دەرونی ئەگەر بزانیت ئەگەر کەسەکە شارەزا بێ ئەزانێ لایەنی دەرونی بەچی تێگەچێ وە لایەنی دەرونی چۆن ئارام ئەبێتەوە چکۆمە هەندێک جار لە چیرۆکێکە ئەمانەوێت دەرونی مناڵەکە ئارام کەینەوە ئێ بەچی ئارامە بێتەوە تۆ بزانی بەچی ئارامە بێتەوە ئەی بەچی تێکەچێت تۆ بزانی بەچی تێکەچێ ئەوەی کە تێک دەرونی مناڵەکەی پێ تێگەچێ بەکاری نێنیت ئەوەشی کە دەرونی مناڵەکەی پێ ئارام ئەبێتەوە تۆ ئەبێ بەکاری بێنی و بە شێوازێکیش بەکاری بێنی کە لە جێی خۆیان بێ چکۆ هەندێک جار ئەگەر مشەکە لە جێی خۆیان بەکار نێنی ڕستەکە لە جێی خۆیان بەکار نێنی زیانی زۆرتر لە سوودی ئەوەش زۆر گرنگە قۆناغبەندی زۆر گرنگە زانیاری هەڵەنی زۆر گرنگە ئێمە نووسەرمانێ نووسەرەکە خۆی شارەزانیە نووسەرەکە خۆی زانیاری نییە ئەمە گرفتەکەیە باش من وەسات بمبورەت ئێمە ئەم هەمووشتە ڕۆکەینە ناو مێشکی بناڵەوە چێ بەرپرسە لەوەی کە فلتەریکە ڕقابەیکە لێ بپرسێتەوە دوو لایەنی سەرەکی برین فەرمی و لایەنێکی تریش پەروەردەکار و دایک و باوک ئەمە لایەنێکیانە دایک و باوک و باوا بەڵام فەرمیەکە وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی پەروەردە یعنی ئەم دوو لایەنە بەرپرسن کە نابێت لە پرۆگرامی باخچەی مناڵانەوە دایەنگەوە حتا زانکۆ و هەتا دکتۆرا لە پرۆگرامەکەیان نابێت تونند و تیژی تابێ نابێت ڕەگەز پەرستی تابێ نابێت دژە مرۆڤایەتی و ئەوەی تابێ نابێ هەستی بەرامبەر برینارکەی ئیتر لە چه ئاینێکە لە چ نەتەوەیەکە لە چ شتێکە یعنی ئیشی تۆ نییە بچی لە ناو ئەدەبە هەستی ئەو برینارکەی ئەمە فیلتەرێکە بەڵام ئایا وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە بە ئەرکی خۆیان هەساون هێشتا وەزارەتی پەروەردە باشتر بە ئەرکی خۆی هەساوە لە وەزارەتی ڕۆشنبیری چکو ئەگەر وەزارەتی ڕۆشنبیری بەرپرسیارانە ئیشی بکردایە ئەو کتێبانەی کە بۆ مناڵ دەرئەچن بە قورسترین فیلتەرە ئەوە تێپەڕینایە کەچی ڕێک پێچەوانەکەی ڕاستە ئێستا تۆ ڕۆمانە بنووسە فیلتەرێکی گەورەیەکەن بەڵام شتێکی چیرۆکە بۆ بناڵ بنووسە زووی ئیجازەکە دێنێ من خۆم ڕۆشتوم یەکسەر پێ دەڵێ ئەڵێ ئەدەبی مناڵە ئەڵێ هەر ئێستا بۆ تەکەم بەڵام ئەگەر بڵێ تایبەتێکە بڵێ لێکۆڵینەوەیەکی سیاسی و با بۆ بڕوا بۆ سەرکردایەتی ئەگیدا هەر مەجاڵی پێ نادرێ هەر ڕێگا پێ نادرێ بەڵام ئەدەبی مناڵ ئەڵێ مادەم ئەدەبی مناڵە چییە قابلە چییە بەسەر چاو بەڵام کاکە خەتەرەکە لە ئەدەبی مناڵایە چونکە ئەدەبی بۆ گەورە ساڵ نووسرا و گەورە ساڵەکە کە ئەیخوێنێتەوە خۆی فیلتەرە جاری وایە من هزار قسەی بۆ کەم ناچێ بە عەقڵیە ئەو خۆی خاوەنی باگراوند و ڕۆشنبیریەکە بەڵام مناڵێک تۆ هەچی و بۆ نووسی بێ
ئەڵێ وەڵاو کتێبەوە نووسەرەکەەوە ئەگەر بڵێ جارێکی تر ئەیڵێەوە ئەگەر بڵێ چوارتا شارباژێر لە سلێمانی گەورەترا ئەڵێ وەڵاوایە هەتا خۆی ئەڕوا و بە چاوی خۆی ئەیبینێ و ئەڵێ وەڵاهی چوارتا بچووکترە و سلێمانی گەورەترا ئەوە زۆر یەوێ هەموو ژیان بەشی ڕاستکردنەوەی هەڵی زانیاری هەڵە ناکات. زۆر سپاس مامۆستا ئەمین محەممەد گفتوگوۆیەکی گەرم خۆش بوو سوپاست دەکەم من دڵنیام لەوەی کە تۆ زۆر قسەت ماوە بیکەی و منش پرسیارم زۆر ماوە بەڵام ئیتر فرسەتەکەی ئەمەوە نەبوو تەمەناوەکەم کە ئەوەی کە وتمان لێرە سوودێکی بۆ بینەران هەبوو بێ و دڵنیاشم ئینشاءالله ئەوەی کە ئێمە وتمان چکە لە تۆزەی لە باڵێن لە وەتەری حساسیشماندا لانی کەم ئێمەزار ڕێگاکمان پیشان داوە بەوەی کە چۆن بتوانین ئەدەبی منا هەڵبژێرین بەڕاستی من سوپاست دەکەم تەمەناوەکەم کە ئینشاءالله بتوانین گە فرسەتمان هەبوو لە فرسەتێکی دیکە هەمیشە من ئامادەم بەڵام من جارێکی تر ئەیڵێمەوە ئاڵێم گرفتی ئێمە نووسەرەکان نییە گرفتی ئێمە دەقەکانیانە و هەتاکو ئێمە لەسەر ئەو دەقە بێدەنگ بین خەڵک وا ئەزانێ ئەوە ڕاستە چونکو ڕەنگە دەرفەتیش نەبابێت چونکو من شێعر و چیرۆکی کەسێکم بۆیەت بە حکمی کە لە گۆڤارەکان ئیشەکەم بۆ مێت ئەڵێم کاکە ئەو شێلا بە ئەڵێ فلان شاعری جوای وتووە ئێ کاکە فلان شاعیر هەڵەیە ئیجا هەتا تی ئەگەێنم فلان شاعیر هەڵەیە بەخوا کاتی زۆرەوێت لەبەر ئەوە من سوپاس بۆ دڵسۆزیتان سوپاس بۆ بەڕێستان بەڵێ بە جدی سوپاس بۆ پرسیارەکانی بەڕێزیشت بە جدی قسەمان لەسەر بابەتەکان کرد بەڵام وەڵاهی یەک دەریا پرسیار یەک دەریاش وەڵام ماوە کە ئێمەمانان بەڵام گرنگ ئەوەیە کە ئێمە بەردەوام بین وە گرنگیش ئەوەیە شاعیران و نووسەرانی بواری ئەدەبی مناڵان پەروەردەکاران ئەگەر گویان لە دەنگی ئێمە بوو بە جدی وەری بگرن. باش زۆر سپاس دەکەین دەست خۆش سپاس مادوومان کردی سپاس جارێکە کە بۆ جێکەوتی ئەم جارە میوانمان بووی وەڵامی پرسیارەکانت داینەوە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەشمان تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرن.